بۆ هەر هەمووتانە خوازم هیوادارم ڕۆژ و نزای هەموو لایەکتان قبول بێت. هیوادارم هەمووتان لە ساغ و سەلامەت بن. خۆشحاڵم جارێک تر لە ڕێگەی ئەم شێوازە ئۆنلاینەوە ئەگەمەوە خزمەتی ئێوەی بەڕێز لە بەشی کارگەڕی کار قۆناغی دووەم سمیستەری چوارەم. بەڕێزان، بۆ مادەی ئەمڕۆ لە کەستەمە سێڤس ئەوەی کە هەمانە وەکو پیاچوونەوەیکی خێرا بە محازەرەکانی پێشووە. لە محازەرەکانی پێشوە باسمان لە کەستەمە سێڤس استراتیژی کرد، وتمان پێویستە هەموو کۆمپانیەکان، هەموو ڕێکخراوە بازرگانەکان پێویستیان بە گۆڕانکاریە. تۆ ئەگەر بتەوێت سێڤسێکی باش یاخۆ سێڤسێکی استراتیژی باش پێشکەشکەی پێویستە بە چیە؟ پێویستە بە گۆڕانکاری باشەیە، کەواتە گۆڕانکاری باشی لە پێناو کیایە؟ لە پێناو کەستەمەرایە، لە پێناو بەکاربەرایە. ئەم گۆڕانکاریانەش بێگومان بە ئامانجی چییە؟ بە ئامانجی گەیاندنی خزمەتگوزاری باش بۆ بەکاربەرەکانە، لە پێناوەوەی کە سرنجی بەکاربەرەکان ڕابکێشی، لە پێناوەوەی کە کۆمپانیەکان بە باشترین شێواز بمێننەوە و ڕۆڵی خۆیان بە بەردەوامی بگێڕن لە بازاری کارە. ئەمەش بە چەند ئاراستەیەک بوو نیوترێندس ئێنڤایرۆنمنتاڵ ئەشۆز ئیکۆنۆمیک ڕیسنس. لا محازەرەکانی پێشوە باسمان لەم خاڵانە کرد. بەڕێزان، وەک وتیشمان هەموو گۆڕانکاریە کاتێکە هەردام و دەستگای یاخود هەردام و دەستگایەکی دارایی یاخود هەر کۆمپانیا یاخود هەر ڕێکخراوێکی بازرگانی کە گۆڕانکاریەکە بە ئامانجی گەیاندنی خزمەتگوزاری باشتر وە لە پێناو باش بەدەستێنانی زۆرترین بەکاربەر بۆ خۆی بۆ ساختکردنەوەی کاڵاکانی. ئەم گۆڕانکاریانەش پێویستە لەبەر چاو بگیرێت چی و چی ئەدڤانتەج ئان دیزئەدڤانتەج، کە ئەمە دوو خاڵی زۆر گرنگن بۆ هەموو کۆمپانیەکان کاتێک کە هەر گۆڕانکاریەکەن بە ئاڕاستی بەدەستێنانی قازانج یاخود هەر گۆڕانکاریەکەن بە ئاڕاستی بەدەستێنانی یاخود پێکانی و ئامانجەی کە پلانیان بۆ داناوە، پێویستە دوو خاڵە بەرچاو بکەن، ئەدڤانتەج ئان دیزئەدڤانتەج، کە لە کاتی فرۆشتنەکانیانە یاخود ئەو کاتی کە ئەیانەوێت بەرهەمەکان بگەێنن بە بەکاربەران. ئەبێ بزانن کە قازانجی ئەم سێڤسە چییە و زیانی ئەم سێڤسە چییە، چ بۆ بەکاربەر بێت چ بۆ کۆمپانیەکان بۆ خۆیان بێت. لە محازەرەکانی پێشوە باسی ئەو خاڵانەمان هەموو کردووە و ڕوونمان کردێتەوە. پاشان لە سڵایدێکی ترە باسمان لە دەستنیشانکردنی ئەو خزمەتگوزاریە گرنگانە کرد، ئیمپۆرتانت سێڤس ئەتریبیوتس، ئەو خزمەتگوزاریانەی کە ڕۆڵیان هەیە لە چیە؟ لە کۆمپێتیشنە، لە کۆمپیتیتۆر مۆز ڤۆڵانەبیلیتی، واتە ئەو ئەبێ تهدیدی ئەو سێڤسانە بکرێت، تهدیدی ئەو خزمەتگوزاریانە بکرێت کە چی ئەکات؟ کە ئەبێتە هۆی بەدەستێنانی کێبڕکێ بۆ ئەم کۆمپانیایە، بۆ ئەم ڕێکخراوە یاخود بۆ ئەم دامەزراوەی کە هەوڵی بەدەستێنانی قازانجات یاخود ئەوەی کێبڕکێ بکات لە بازاری سەرمایەداری یاخود لە بازاڕەکەواتە ئەبێ کاتێککە ئەم سێڤسە یاخود ئەم خزمەتگوزاری ئەخاتە بازارەوە، ئەم کۆمپانیایە ئەوێ ئاسانکاریەک بۆ بەکاربەرەکانی خۆی بکات لە پێناو مانەوەی لە بازارە، لە پێناو بەردەوامبوونی ئەو بەکاربەرانی کە ڕوو لەم کۆمپانیایەکەن. پێویستە ئەم سێڤسانە دەستنیشان بکات کە ئەبێتە هۆی بەردەوامبوونی کۆمپیتیشن، ئەبێتە هۆی ئەوەی کە توانای ئەم کۆمپانیانە بەردەوام لە لاوازی تێپەڕێت بچێتە قۆناغێکی ترەوە بۆ ئەوەی کە ئەم کۆمپانیایە ڕۆڵی زیاتر بێت و قازانجی زیاتر بێت و توانای سەرمایەداری و هێزی سەرمایەداری ئەم کۆمپانیایە زیاتر بێەوە. لە خاڵێک تریشمە و چەند خاڵێک تریشمان باس کرد بەڕێزان کە ئەمانە هەمووی ئەو کەستەمە سێڤس کە هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە کەواکات کۆمپانیەکان ڕۆڵیان هەبێت لە ڕێگەی باشکردنی کواڵەتی وەکە ئەبینن، کە ئەمەش بۆ چییە کواڵەتەکە؟ بۆ پرۆدەکت ئۆر سێڤس، بۆ بەرهەموو خزمەتگوزاریەکان. ئەمانە هەموو هۆکاری باشن کە لە ڕێگەیەوە ئەتوانرێت استراتیژێکی باش پیادە بکرێت لە پێناو پێشکەشکردنی خزمەتگوزاریکی باشە کە ئەتوانێت بەکاربەرەکان زیاتر لە دەوری خۆی کۆبکاتەوە و ئاشتوانێت ڕۆڵی زیاتر هەبێت لە بازارە. بەڕێزان، ئەمانە هەموو خاڵی گرنگن. حەزەکەم لێرە ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بکەم بەڕێزان. طبعاً کاتێککە کەسێک ئەوێت لە دامەزراوەیەکە کار بکە، کاتێکە کەسێک ئەوێت بزنسێک بکات، بچێت بۆ کۆمپانیایەک مارکێتینگێک بکات، پێویستە بە باشترین شێواز ئەم مارکێتینگە بکات لە ڕاستیە، چونکە هەموو کۆمپانیایەک پێویستی بەوەیە، پێویستی بە کەسانی زیرەکە، پێویستی بە کەسانی هوشیارە. ئەم کەسە هوشیارانەش ئەبێ ڕۆڵیان هەبێت لە بەدەستێنانی زۆرترین سەرمایە بۆ ئەم کۆمپانیایە لە ڕاستیە.
تۆ تەماشا بکە بەڕێزان ئەگەر کۆمپانیایەک ئەگەر ببێتە هۆی مایە پوچبوونی ئەگەر ئەم کۆمپانیایە بەکاربەرەکانی لەدەست بدات ئەگەر ئەم کۆمپانیای با بڵین کڕیارەکانی خۆی لەدەست بدات کەستەمەرەکانی خۆی لەدەست بدات کەواتە ئەم کۆمپانیای ناچارە بێت تۆش وەکو فەرمانبەرێک تۆش وەکو مۆزەفێک دەربکە کەواتە بەهێزبوونی کۆمپانیاکە بەهێزبوونی سەرمایی تۆیە گرنتی مانەوەی توێ لە کارەکانە کەواتە بۆیە کۆمپانیەکان هەمیشە لە هەوڵی مانەوەی خۆیانان لە هەوڵی بەدەزێنانی زۆرترین قازانجان ئەگەر بێت و کۆمپانیەکان قازانجی زیاتر بکەن کەواتە دەرفەتی کاری زیاتری ژەرخسێنن بۆ خەڵک ئەتوانن خەڵک زیاتر سوودمەند بێت لێوەی بەڕێزان لەم سڵایدەیانشا ئەمەش هەر بێگومان ئەچێتە چوارچێوەی ئەو سێرڤسە استراتیژیانە و یاخود ئەو استراتیژیانی کە تۆ ئەتەوێت سێرڤسێکی باشی پێشکەشکەی کە ئەمەش بریتیە لە چی how to build a great service strategy, improving the quality of customer engagement, deciding on better way, tracking new customer behavior, optimizing your engagement mix. بەڕێزان پێم خۆشە لێرە یەک ڤیدیۆیەکی کورت هەیە تەماشای بکەن و پاشان زیاتر باسەکەین لەسەر ئەو خاڵە. Strategy. As your products and production technologies evolve, so do the customers. With their evolution comes the imminent need to innovate and develop customer services. Customer service is not what it used to be. Earlier, you'd simply close the deal and your job was done. But now, the service begins the moment the customer makes contact with you and goes on forever. In order to provide a great service strategy, you need to follow a framework that covers all aspects of the process. Here is the 4-stage framework. Stage 1. Deciding on a better way. You must first identify the shortcomings of your current customer service strategy. This can be done in a number of ways, including through surveys or blueprint analysis. Stage 2. Tracking new customer behavior. You must also identify and track the shifts in customer behavior and the causes for it. Stage 3. Improving the quality of customer engagement. Once the key metrics have been identified, you need to start plotting all of the points of contact, that is, the customer engagement points. Then, find out the ones that display maximum return tendencies and work toward improving those. Stage 4. Optimizing your engagement mix. After thorough analysis, create the perfect engagement mix for your target market. One key process here is to continuously monitoring these processes and fixing any broken joints. Having a go-to service or strategy will help you to spot observable customer behavior and get involved much earlier in the process of engagement. If you want to know more about ways to build a great service strategy, click the link below for more information. بەرزانەوەی بیدینتان ڤیددیوەک بوو دەربارەی 4 هەنگاوی گرنگ کە ئەبێتە هۆی بنیادنانی سێرڤسێکی استراتیژی زۆر باش کە لە ڕێگەیەوە ئەتوانیت باشترین خزمەت گوزاری پێشکەشی بەکاربەرەکانی خۆ بکەیت کە لە ڕێگەیەوە ئەتوانیت زۆرترین قازانج بەدەست بێنیت بۆ کۆمپانیەکانی خۆت لە یەکەم خەڵەنەکە ئێمە هەمان بوو وتمان improving the quality customer engagement, deciding on better way, tracking new customer behavior, optimizing your engagement mix. بەرزان ئەمە ئەم چوار خاڵی ئەساسین بۆ ئەوەی کە تۆ بتوانی بنیادی خزمەت گوزاریکی باش بنیت بۆ هەموو کۆمپانیەکات بۆ ئەوەی کە تۆ بەردەوامی لە بازارە بەردەوامی لە قازانجکردن یەکەم خەڵەن کە ئێمەمانە improving the quality customer engagement واتە باشکردنی یاخود بەهێزکردنی چی کوالەتی بەرهەمەکانت بە کوالەتی ئەو خزمەت گوزاری کە تۆ پێشکەشێکی بەڕێزان ئەمە خەڵکی زۆر گرنگە تۆ هەرچی کۆمپانیایەکە هەرچی فرۆشارێکی لە بازاری کارە کاتێکە کار ئەکات ئەبێ هەمیشە چاوی لەوە بێ باشترین خزمەت گوزاری پێشکەشی بەکاربەرەکانی بکات ئەبێ هەمیشە چاوی لەوە بێت ئەو خزمەت گوزاریانە یاخود ئەو بەرهەمەی کە پێشکەشێکات کوالەتیکی باشیە بێت یعنی لە ڕاستیە باشترین کۆمپانیاکێن باشترین کۆمپانیا ئەو کۆمپانیایە کاتێکە بەرهەمێکە کاتە بازارەوە هەمیشە چاوی لە چییە هەمیشە چاوی لە improving the quality هەمیشە چاوی لەوەیە کە چی بێت کوالەتی بەرهەمەکانی باش بکات تۆ کاتێکە ئەچی بۆ بازار کاڵایەک ئەکڕیت بەرهەمێک ئەکڕیت بۆ نمونە کاتێککە تۆ کابۆیەک ئەکڕی لە حەزل لە مارکەیەکە هیچ منطقی نییە ئەم ساڵ ئەم کابۆیە هەمان کوالەتی هەبێ لەگەڵ ساڵی داهاتووە ساڵی داهاتوو ئەم کابۆیە هەمان کوالەتی هەبێ لەگەڵ ساڵ یەکەمە کە تۆ
کڕیاری بەردەوامی ئەم کۆمپانیایی کەواتە باشترین کۆمپانیەکانی دنیا ئەمڕۆ بیر لەوەکەنەوە کە بەردەوام چاویان لە تازەگەریە بەردەوام چاویان لە باشکردنی کواڵێتیە و لەگەڵ هەموو ئەمانەشا کەستەمەر ئینگیجمنت واتە بەشداری ڕاستەوخۆیکە بەکاربەرەکان پێویستە بەکاربەرەکانیش ڕاستەوخۆ بەشدار بن لە چییە بەشدار بن لەو کواڵەتیانەیە بەرەزان ئەمە لە بازاری ئازادە زیاتر بوونیە کەستەمەر ئەمڕۆ پێویستیەکانی لەبەر ئەوەی زۆر بووە کەستەمەر ئەمڕۆ بە دوای باشترین کواڵەتی ئاگەڕە کەستەمەر ئەمڕۆ یاخۆت کەسی بە دوای باشترین بەرهەمە ئاگەڕێەوە بە دوای نرخی باش ئاگەڕێەوە بە دوای بەرهەمی باش ئاگەڕێ لەبەر ئەوە ئەمە ڕاستەوخۆ بەشداری بەکاربەرە لە چییە بەشداری بەکاربەرە لە باشکردنی کواڵەتی بەرهەمەکانە تۆ بۆ نمونە دوو کۆمپانیاتەیە ئەم دوو کۆمپانیانە هەردووکیان بۆ نمونە ئاساسیال و کۆڕک تەلیکۆم هەردووکیان خزمەتگوزاری گواستنەوەی پەیوەندیەکان پێشکەشی هاوڵاتیانەکەن خزمەتگوزاری کۆمونیکیشن پێشکەشی هاوڵاتیانەکەن کامیان کواڵەتی بەرهەمەکانیان باشتر بێ بە دڵنیاییەوە هاوڵاتیان و خەڵکیش ئەچێ بە دوای ئەو خزمەتگوزاریە ئەچێ بە دوای ئەو کۆمپانیایە کە باشترین خزمەتگوزاری پێشکەشەکە بۆیە ئەبێ هەمیشە ئەم کۆمپانیانە چاویان لەوە بێت باشترین کواڵەتی پێشکەشی هاوڵاتیانی خۆیان بکەن ئەبێ قەرارەکانیان دیسایدن ئۆن بێتەوەی ئەبێ قەرارەکانی ئەم کۆمپانیانە ئەبێ باشترین شێواز بێت و لە بەرژەوەندی کیا بێت لە بەرژەوەندی کەستەمەرا بێ بەڕێزان یعنی باشترین کۆمپانیەکان ئەمڕۆ لە دنیاە ئەو کۆمپانیانە قەرارەکانیان کاتێک کە ئەیان لە خزمەتی بەکاربەرانایە بەرزان زۆر کۆمپانیایە لە دنیا تەنیا و تەنیا چاوی لەوەی قازانجەکان بۆ خۆی بگەڕێتەوە بەداخەوە ئەم جۆرە کۆمپانیانە لە کوردستان زۆر بوونی هەیە بەڵام یعنی کەم کۆمپانیا هەیە مەسەلەن لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی کە ئێستا بووە بە ناوەندێکی زۆر گرنگ بۆ کێبڕکەی کۆمپانیەکان تۆ ئەگەر تەماشا بکەیت لە ئەوروپا لە ئەمریکا هەموو ئەم وڵاتە بەهێزانی دنیا تەماشاکەی کۆمپانیەکان گەشتونەتە ئاستێکە منافەسەیەکی زۆر باش ئەکەن یعنی زۆرترین هەوڵەدەن باشترین قەرار ئەدەن بۆ ئەوەی کە سەرنجی خەڵکی ڕابکێشن بەلای خۆیانە بەڵام بەداخەوە تا ئێستا ینی لە کوردستان نەگەشتەوە بۆ ئاستەی کە خەڵکی بە دوای باشترین کواڵەتیا بگەڕێت و بە دوای باشترین بەرهەما بگەڕێت تۆ تەماشا بکە هەر نمونەمان لەسەر کۆمپانیای ئاساسیال و کۆڕک تەلیکۆم هێنایەوە لەوەیە ئەم دوو کۆمپانیایە کە دوو کۆمپانیای بەناوبانگن هەمومان بەشدار بووی ئەم دوو کۆمپانیا بەناوبانگەی لە هەرێمی کوردستانە ئەگەر تۆ تەماشا بکەی ئێستا لەوەیە کۆمپانیای ئاساسیال باشترین خزمەتگوزاری پێشکەشکە بەراورد بە کۆمپانیای کۆڕک تەلیکۆم یاخود کۆمپانیای کۆڕک تەلیکۆم بە پێچەوانەوە کۆڕک ببورن باشترین خزمەتگوزاری پێشکەشکە بەڵام لەبەرەوەی ئێمە ڕاهاتوین بە بەکارهێنانی ئاساسیال یا خۆت ڕاهاتوین بە بەکارهێنانی بەرهەمەکانی خزمەتگوزارەکانی کۆمپانیای کۆڕک لەبەرەوە هەر ئەوە بەکارێنین بۆیە گرنگ نییە بەلامانەوە ئایا ئەم کۆمپانیا چی قەرارێکە لە بەرژەوەندی ئێمەیە بۆیە باشترین کۆمپانیەکان ئەو کۆمپانیانن کە قەراری باشیان لە بەرژەوەندی بەکاربەرەکانیانە بێگومان بەکاربەر ڕۆڵی زۆر گرنگ و یەکلاکەرەوەی هەیە لە هەڵبژاردننی ئەم بەرهەمەی کە ئەم کۆمپانیانە پێشکەشیەکە بەڕێزان خاڵێکی زۆر گرنگە یعنی زۆر جار بەکاربەرەکان ئەبێتە هۆی بەهێزکردنی کۆمپانیەکان و زۆر جار هەر بەکاربەرەکان و خەڵکی ئەبێتە هۆی لاوازکردن و مایە پوچبوونی کۆمپانیەکان بە تایبەتی ئەو کۆمپانیانەی کە خزمەتگوزاری و بە تایبەتی ئەو کۆمپانیانەی کە بەرهەمی جیاوازیانەیە کە پێشکەشی خەڵکیەکەن بۆیە زۆر گرنگە هەموو ئەم ڕۆڵی بەکاربەر ڕۆڵی خەڵکی زۆر گرنگە لە هەڵبژاردننی کاڵاکانە کە کارێکی واکات منافەسەی کۆمپانیەکان زیاتر بێ خەڵکی ترماترێکن نیو کەستەمەر بیهەی بێ ئەبێ ڕفتارەکانی بەکاربەر ئەبێ بە شێوازێکی تازە ئەبێ بە شێوازێک بێت وە گوتمان ئەبێ بە شێوازێک بێت کێبڕچێ دروستکە لە نێوانی کۆمپانیەکانە یعنی تۆ تەماشا بکە بەڕێزان لە وڵاتانی ئەمریکا لە وڵاتانی سوید ینی کەم کەس ئەبینی لە وڵاتانی ئەوروپا بەعام کەم کەس ئەبینی بە دوای مەسەڵەن ڕقەمی جوان و بە دوای شێوازی جیاوازی مەسەڵەن جلوبەرگ و ینی ڕاستە جلوبەرگ شتێکی ئەساسیە بەڵام ینی ئەوان بە دوای زیاتر پێداویستی ئەساسیەوە ئاگەڕن ئەوان بە دوای مەسەڵەن باشترین بەرهەمە ئاگەڕن ئەوان بە دوای هەرزانترین نرخ ئاگەڕن ئەوان بە دوای باشترین کواڵەتی ئاگەڕن بەرەزان ڕاستە لە دنیا ڕێژەیەکی کەمی خەڵکی هەیە مەسەڵەن بە دوای نرخە بەرزەکانەوە ئەڕوا بەڵام ئەمە نسبەیەکی کەمە بەڵام کۆی کۆمەڵگەکان لە هەموو دنیاە بە تایبەتی لە کۆمەڵگە پێشکەوتەکانە کە ئێستا خاوەن اقتصاد و بازارێکی بەهێزن خاوەن کۆمپانیای گەورە و زەبەلاحن کە خزمەتگوزاری پێشکەشی خەڵکیەکەن ڕفتاری ئەم کەستەمەرانە ڕفتاری ئەم کۆنسیومەرانە لە وڵاتانەیە ئەگەر تەماشا بکەن
بە دوای بەرهەمێکە ئاگەڕێن کە پێداویستیەکانیان پڕکاتەوە لەگەڵ ئەوەشان نرخەکەی و کوواڵەتەکەی بەدڵی ئەما بێت کەواتە کەستەمەر بیهەیڤێر ئەمە خاڵێکی زۆر گرنگە کەوا ئاکات کە چی بێت کەوا ئاکات ڕۆڵی کۆمپانیەکان ڕۆڵێکی باش بگێڕن لە پێشکەشکردنی خزمەتگوزاری باشە بۆ هەوڵاتیانە. خاڵێکی ترمانەیە ئۆپتیمایزینگ یۆر ئینگیجمنت میکس. بەڕێزان ئەم خاڵەشیان خاڵێکی گرنگە لە ڕاستیە.